لە نێو سۆدۆ هیوا عوسمان شارەزای بازاڕەدارەکان میوانمانە بۆی گفتوگۆی زیاتر لەسەر پرسی بازاڕەدارەکان بە تایبەتەن بەرزبوونەوەی زێڕوزی و هەروەها چ گۆڕانکاریەک چاوەڕێی بازاڕەکان دەکات. کاکیوە زۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر کردی سەبارەت بە نوێترین بابەت کە ڕووی لە بازاڕەکان کرد و قسانەی دۆناڵد ترەمپ بەرەوەی بچینە سەر وردەکاری زێڕوزی و ئانە چی وت و ئایا هیچ گۆڕانکاریێک لە بازاڕەدارەکان دێنێت ئاراوە؟ وڵێ ئێوارەی بەڕێست و بینەرەکانیشمان باش کەمێک پێش ئێستا دۆناڵد ترامپ لێدوانیدا لە کۆبوونەوەی دافۆستا کام کۆبوونەوەی ساڵانە ئەکرێ و سەرکردەکانی بەشێکی زۆر لە سەرکردەکانی جیان تێدا کۆوە بنەوە. بەڕاستی لێدوانەکانی دۆناڵد ترامپ کە ئێستاش بەردەوامی هەیە قسەکانی بە ئاراستێکی باش نییە بۆ بازار. وا دەرەکەوێت شێوەیەک لە هەڕەشەی پێوە دیارەوە دەرەکەوێت کە ئەمە زیاتر هانی ئەو بدا بازرگان بانقە ناوەندیەکان ینی سنترال بانکەکان پشت بۆ بەسن کە زیاتر پەنا بەرنەبەر پەناگەیەکی سەلامەت کە ئەویش بە دڵنیایەوە ئاڵتونە. ئەوە دەرناکە شتەکانی باش ئەم قسانەی کە ئەم ێوارەیە دۆناڵد ترامپ تاک و ئەم دەقی هاتمە لای بەڕێستانە و قسانی کە من گوێم لێ بوو کردی هەموو قسەکانی ئاماژەیەکە بۆی ئاڵتون بەرزبوونێکی زیاتر کات چکە بۆچی ئاڵتون بەرزە بێتەوە لە کاتێکە یعنی مشکلەیەک دروستە بێ لە بینی وڵاتانە یاخود کێشێکی جیۆپۆلەتەکنیکی دروستە بێ ینی کێشەیەک لەسەر ناوچەیەک دروستە بێەوەی لە فەنزیۆ لە ڕوویدایان ئەمە ئێستا کە دۆناڵد ترامپ لەسەر گرینلاند کاڵەیە گرینلاند بەشێکە لە ئەمریکا و سەر بە ئەمریکای باکوورە و وڵاتانی ئەوروپا دژی ئەمن تەنانەت کارگەیشتۆتەوەی کە بە دوور نازانرێت هێزی سەربازیش بەکاربێت کە ئەمە دووبارە بێتە پاڵپشتێکی بەهێز بۆ بەرزبوونی ئاڵتونەکە گەڕ ڕوو لە بازار و لە جیهان و لە هەر بابەتێ بکە گەر جیۆسیاسیش بێت خەڵک پەناباتە بەر کڕینی زێر لە بەرەوەی پەناگەیەکی ئارامە. ئەتوانین بڵێن کە خەڵکیش پەناباتە بەر کڕینی زێر یعنی خەڵک بەشێکی کەمی مۆزوعەکەیە بەش ئەساسیەکە سنترال بانکەکانن. سنترال بانکەکان واتە بانکە ناوەندیەکان بانکی ناوەندی وڵاتان باشە بۆچی ئەمانیش پەنا ئەبنە بەر کڕینی زێر لەبەر ئەوەی دراوی هیچ وڵاتێک ناتوانین بڵین دراوێکی سەلامەتە چکە بە تەنیا تۆ بێ بە دراوەکەت منافسی هەموو وڵاتان بکەی ناکرێت ئەبێ لەگەڵی شتێکی سەلامەتە دەبێکە پشتی پێبەسی باشتری نیشان ئاڵتون ینی تۆ بۆ نمونە دیناری عێراقی لاچ لە ناوخۆی خۆمانە زیاتر بتوانانی ئاڵۆگۆڕی پێکە گەر بچیتە وڵاتێکی ئەوروپی لێ دووەرناگرن یان دراوەکانی وڵاتانی چواردەورمان بە هەماشیەوە هەر دینارێکی کاغەز بێ هەر شتێک بێ بەڵام ئاڵتون دائیمەن لە هەموو بارودۆخێکە لە هەموو وڵاتێک هەر ئاڵتونەوە هەمان سعریشە بۆیە دایم پەنا ئەبرێتە بەر نرخی زۆر باشە. لەو با بڵێن چاوپێکەوتنی کە قارەمان جەوهەر پەیامنیر کورسات نیوز لەگەڵ ئەو زەڕەنگەرە بەڕێزەیە ئەنجامیدا بوو باسی لەوە کرد کە خەڵک ئێستا بە هەڵەداوان خەریکی فرۆشتنی زێڕە ئەمە کارێکی دروستە خەڵکەیکە. من پێشتریش کە چەند جاری میوانی بەڕێستان بووم ئاماژەم هەر بەوە کردووە ئەگەر زەڕوور نیت بە فرۆشتنی ئاڵتون قەدمەی فرۆشە یعنی لەبەری ئاڵتون شتێ نییە دروست بکرێ شتێکە لە سروشتایە ئەبێ بدۆزرێتەوە و ڕێژەی یەدەکی ئاڵتونیش لە سروشتا کەمی کردو بۆ لە ساسی و دوو و بەردەوامیش خواسی لەسەر چکە معدەلەکە بە دووش داوسەنگە بێ دایم یەکەمینیان خواستە دووەمینیان خستن ڕۆ ئێمە خستن ڕۆکەمان سنووردارە یعنی شتێکە لە سروشتا هەیە معاملێ ناتوانێت دروستی کە ئاڵتون باشە ڕاستە قاڵب ئەکرێت و نەخشەکری ئەو مۆزوعێکی ترە بەڵام خواست بەردەوام زۆرە لەسەری من ئامۆژگاری هەمووان ناکەم ئەگەر ئیشیان بەوە نیە ئاڵتون بفرۆشن با نەیفرۆشن چکە دڵنیا بن داواچە ڕۆژێک لە ڕۆژان وای لێ بێ خۆزگە بەم سەعرانە بخوازم بەڵام یەکێکیش زەڕورەیان بەردەوام کڕین و فرۆشتنی پێواکە قەیچێکەوە توانێت کە داوەزینی ئەمڕۆ ئەوەی من چاودێری بەشێک لە ئاژانسەکانم کردێکێک لەوانە ئاژانسی بلۆمبێرگ شیکاری کردبوو ڕێی چەندامەزراوێکی دارایی وەرگرتە بوو ئەگەر لەسەر هەمان خەتی ساڵی 2025 بڕوا لە ساڵی 2026 ئەبینین زێر ئۆنسەیەکی دەگاتە 7000 لەسەر بنەمای ئەمە وەکو دەستکی یابووری ئەو شیکاریەمان کرد کە بە ڕێزی شت بینیت پێوەرێکمان وەرگرت ساڵی 2025 زێر زی و چی بەسەردا هاتووە هێنامان دووریمان بۆ 26 ئەمەی کە بەبەری 26 دووریمان ئەبینین ئۆنسەیەک زێر گریمانەکان بۆن بیگەێنێ بە 7400 دۆلار چاوەڕێی ئەم شۆکە گەورە بکەین لە 2026 یان نەخێر یەکجار واژنە بە قورسی ئەزانم بە قورسی ئەزانم ئۆنسەیەکی ئاڵتون بچێتە سەر و 7000 دۆلار ڕەنگە 5000 ببینێ لەم ساڵە ئێساش زۆر دوور نین بەڵام بۆ 7000 زۆر بە قورسی ئەزانم بەرزترین ئاسکە ببینێت لە ڕاستیە نرخی بەرهەمهێنانی ئۆنسەیەکی زێڕکاڵین ئۆنسەیەک مەبەستمان 31.9 گرامە 31.9 گرام بە زمانی بازاری خۆمان 6 مسقال و شتێکە بۆی بینەریش لێمان تێبگە
$2000 تێچێ بۆ 6 مسقالەکە یعنی کە ئێسانە ئەیبینی چۆتە ئەم سەعرانە زۆرە بەڕاستی بەڵام چیە مۆزوعەکە وەکو لە هەوڵ و باسمان کرد ئەو شەڕ و ئاژاوانەیە بۆقعی تۆ وەکو شارەزایەکی بازاڕدارایەکان چەنە بۆ زێر لە 2026 چەنە بینی لە 2026 متەوەخۆی 7000 ناکەم بەڕاستی ڕەنگە تا 5500 زیاتر نەبینێ ئەموو شتێکی ژوارە بۆ نمونە ئەگەر یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەسەر گرینلاند هێز بجوڵێنن بە دووری مەزانە لە مدەی مانگێک کاپچێتەوە سەعرانە هەموو شتەکە پەیوەندی بۆ هەیە کاردانەوەی جیهان ناتوانین فاڵ بگرینەوە بەتاکیدی ئفە ئەگەر ئەمە ڕوودات ئەوە دێتەتی سەبارەت بە زیو چی زیو بۆواکە خۆی سوپرایزی ئەم ساڵ بەڕاستی زیو بوو ئوستاس یعنی زیو بەرزبوونێکی زۆر باشی کرد ئەمەش زیاتر ئەگەڕێتەوانێ بۆ بەرهمهێنانی سیاری کارەبایی لەبەرەوەی لە پاتری سیاری کارەبایە بەشێکی زۆری پاتریەکەی لە پێکهاتەکەیە زیویتە ناڵین زیوەکە بە تەنیا لە یەک شوێنەدانراوە لە پێکهاتەکەی تایەتی و هەروەها لە چیپی مۆبایلە زیوێکی باش بەکاریە و ڕێژەی زیویش بە هەماشەوە زۆر کەمی کردووە ڕەنگە پرسیارکەی بڵێ ئەی بۆ ساڵانی پێشووتر ڕێژەی زیو بەم دەرەجەی ئەمساڵ ئاوە بەرز نەبووتەوە لەبەر ئەوەی سیاری کارەبەیە گردی خەت بێ لەم ساڵانی ئاخیرە ئاوە زیای کردووە بە تاکیدی خواستێکی زۆری لەسرە بە هەندێک شەریکاتێ بە ملیۆنەها سیارە ئەفرۆشن تەنان راپۆرتمان لە بەردەسایە کە بەشێکی زۆری وڵاتان ئەو یەدەکە زیوەی هەیەن بۆ هەر نەیان ماوە هەر یەدەکی زیویان بە تاواتی فرۆشتۆ چکە چاوەڕێ ئەو بەرزبوونەیان ناکرد ئێستا ئەگەر ئەو پرسیاری بۆ ئاڵتون کردو بۆ زیو بیکەی بەڵێ پێم وایە زیو ئەتوانێت ئەم سعری ئەم ساڵ کردوێتی بە دووقات و سێقاتیشەوە بەرز بێتەوە بۆ لەبەرەوەی ئۆنسەیەکی زیو ئێستا لە دەوری $9 زۆر ئاسانە بۆ ئەو $200-300 ببینێ بەس ئاڵتون کە ئۆنسەیەکی بە نزیکی 5,000 بە تەمای 7 زۆر جار تۆ ئەو پێوەری کە دادنال تێچووی بەرهەمهێنان و گەیشتنی بە بازار زۆر ڕەنگە پێوەەر نەبێ ئێمە لە ئابوووریە خۆتۆ بابەتە باشە زانی خواست و خستنە ڕوومانێ کاتێک خواست لەسەر بابەتێک زۆر بێت ئەگەر بێت وەم بابەتە زۆر بێبەهاش بێت کە خواستی زۆر لەسەر بوو نرخەکەی بەرزە بێت ڕەنگە بۆ دەهێندەی تێچووی خۆی بەرز بێتەوە هەر بەسیترین نمونە جاروایە لە وەرزێکە بەهۆی پشوویەکەوە پیاز هاوردە ناکرێت پیاز بۆ دووە نەبەرزە بێتەوە لە بازاردەوە تا شتەکە خودی خۆی زۆر ڕەنگە تێچۆکەی قرار نەدا ئەوەی قرارەدا لەسەر نرخەکەی ئەوەی خەڵک چۆن خواستی لەسرە چۆن پەلامارێدا بیکڕێ بەتاکید خواستیش زۆرە تاوان ئێستا هەر مۆزوعەکە خواستە لە هەوڵ منش باسیەوەم کردوتم هەموو شتێ لەسەر دوو ئەساسە خواست و خستنە ڕوو وەگوتم خستنە ڕووی ئاڵتون شتێ نییە معامل بەرهەمی بێنێ وابوویان ئاماژەمان بۆ کردیانی زۆر معامل بەرهەمی بێنێ خواستیش بەردەوام زۆرە لە مامەڵەی خەڵک و زێڕەنگەران و ئەوانەی کە لە زیودا کار دەکەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستانی کەن بە درێژایی ئەم ساڵی 2025 و بە ئێستاشەوە کە سەرەتای ساڵی 2026 ئایا مامەڵەیەکی دروستە؟ خۆی بەداخەوە لە زێڕە تا حەدێک دەتوانین بڵێن کەوتۆتە سەرسکە خەڵک شارزایەوەی پیاکرەوە کە بێ مسقاڵی زێر چۆنێ حەقدەسی بچێتە سەر بەڵام لە زیوە بەداخەوە یعنی بۆ نمونە زیوی مەڕمەڕە $200 فەرقە لەگەڵ زیوی پاڵم هەردووکیشی هەر زیوە هەر هەمان شتە هەر هەمان پێگە هەر زیوە بەس ئەو ناوی کە لەسەری بیانووی زەڕەنگەران چییە کە زیو بەم جۆرە باجی بڕات بێ مۆزێکی زۆرە خەنەسەری لەسەر زیو لەسەر زیو بڕات بێ بەس خواستی خەڵکە یعنی کابرا هەرێ بینێ ئەڵە کاکە من بۆ نمونە فڵان شت با ناوی هیچ نوعی زیو نێنم بۆی بازار بە ئاراستەیەکان نەجۆڵێ بەڵام ئەڵێ ئەم جۆرە زیوەیان نەبێ نامێ ئەوانی کەم ناوێ خواستەکە زۆرە لەسەری لە کڕین و فرۆشتنا تقریبا سعر لای ئێمە لەگەڵ بۆرسەیە بۆ نمونە ئێستا با بڵین بە $3,400 بێ لە بازاری ئێمە بە $3,600 بە $3,700 یعنی لەگەڵ سعری عالەمیە لە بازارەکانی کوردستانە ئەم دەقەیە زیو دوو بۆ سێ وەرەقەی فەرقە هەر ئەوەندەی فەرقیان کەمتری لە فرۆشتنەوەی یعنی تو ئێستا با بڵین بە $3,500 کیلۆ زیو عالەمیان بەونەیە کە بەڕێستە چیتە بازاریان هاوڵاتێکە چێتە بازار بە 37 وەرەقەی کڕێ یعنی هەر تۆ لە جێ دوو وەرەقە لە زەرەرە سێ وەرەقە ئەچمە ئەی فرۆشمەوە بەو زێڕەنگەرە کەوتۆتەوە سەر ئەگەر نفسی دەقە بیفرۆشیتەوە بەبەستە ئەوەیە نفسی دەقە بیفرۆشیتەوە بەسی 5 وەرەقە لێ وەرەگرێتەوە بۆیە تا لە کڕینەوەیە بە بۆرسای و جیهانی مامەڵەت لە فرۆشتنەوە ئەڵێ عمولی لەسەر بەشێکی زەڕەنگەرەکانیش بەشێکی زۆریشیان تەنانەت بە سعری ئەو دەقەیە معاملە ناکەن بە سعری داخرانی ڕۆژی جمعە قرار ئەدەن کە ئاڵتون بەچەند بفرۆشن زۆر بەیان بەشێکی زۆریانەوێر چەنە ئەو سندیکای زەڕەنگەران تقریبا ئاگاداری لە بەرزبوونەوانەیە ئێمە باسی فرۆشتنمان کرد کە خەڵک بە هەڵەداوان خەریکی فرۆشتنە لەم بەرزبوونەوانەیە زۆر جا پرسیار ئاراستەی کەسانی شارەزا کرێ ئێستا زیو بکڕم یاخود زێر بکڕم لە کاتی بەرزبوونەوەیکی وەکو ئەمڕۆیە من بەڕاستی بۆ ئەم دەقەیە
زیاتر زیوم پێ باشترە هەرچەنە من حەز ناکەم قسەکانم بە ئاماژەیە کابێکە خەڵک واز لە ئاڵتون بێنێ بچێتە سەرزیویان نا من لەگەڵ ئەوەیان نیم بەڵام زیوم پێ باشترە لەبەر ئەوەی سعرەکەی گونجاوە و ئەگەری هەیە لەم ساڵدا بەرزبوونی زۆر زیاترکە ینی ئاڵتون بەڕاستی لە سعرێکە یاتوانین بڵین کەم کەس دەسی پێگا ئێستا بتوانین لەم سعرانە کیلوێ بکڕێکە ئەم دەقێبای 15 دەفتەر و 6 وەرەقەیە کەم کەس دەتوانێت دەسی بگاتەوە بەڵام هەرو 15 دەفتەر و 6 وەرەقەیە گەر بدرێ بەزی و مەبلغێکی زۆر زیاترەکە چەند کیلوەکەکات و من زیوەکەم پێ باشترم دەقەیە بازاری کریپتۆکەرنسی دۆخی چۆنە و ساڵێکی چۆنی تێپەڕان لە 2025دا سەرەتا سنگانیەکمان بۆ 25 بۆ بکە بۆ ساڵی 2025 بە بۆنەی با بڵین ئەوەی کە دۆناڵد ترامپ هاتوۆتە سەر حکم لەم ساڵانی ئاخیرە ئەو مەیلێکی باشی هەیە بۆ دراوە ئەلکترۆنیەکان و بۆ بیتکۆین و بۆ خۆشی هەیەی و خێزانەکەشیێت ینی کۆینێکیە بەناوی ترمپ کۆینێکیە بەناوی خێزانەکەیەوە و هەر لەبەری بەناوی خۆشیانەوە بەڕاستی یەکەم جار کە داخلی بازار کرا کە لیسکرا بەرزبوونێکی زۆر باشی کرد ناتوانین بڵین وەکو ئاڵتون و زی و سەلامەتە چکە هیچ وڵاتێکی شوێنی خاوەندەرەتی دراوی ئەلکترۆنی ناکە یعنی بینیمانە لە ساڵانی ڕابردووە بۆ نمونەیەکی لەوانە کریپتۆی لۆ نابوو لە نرخێکی زۆر بەرزە لە مدەی سعاتێکە سفر بۆ هەر نەما بۆی هەموو دەقێتۆ معارضی بۆ ئەم شتە بەڕاستی بەڵام ئەتوانین بڵین لە هەمیان سەلامەتر بتکۆینە و ئەوەی کە ئێستا هەیە جیالەوەی کە باسم کرد کە ناتوانین بڵین وەکو زی و ئاڵتون سەلامەتە بەڵام داهاتوویەکی گەشتاوەڕی بازار دراوە ئەلکترۆنیەکانەکە بە تایبەت ئەمریکا ئیشێکی زۆر لەسەری کردووە کە بەڕسمی ئیشی پێ بکات لە مۆدووە ئێستاش گەرم و گوڕێک لە هەرێمی کوردستان هەیە بۆ بابەتە بڕۆبێ ڕۆژ لە ڕۆژ زیاترەکە یعنی ئێستا وای ئەتوانین بڵێ وای لاتەوە لەواچێ هیچ ماڵێک نەبێت نەفری دوانیان دراوی ئەلکترۆنی نەبێت و بەتاکید باشە سەبارەت بە نرخی سوودی بانکی لە ئەمریکا پێشبینی چیەکە ئەم ساڵ دووبارە دەست بۆ دابەزاننی ئەبن یاخود لە تێرمەکەی جیرۆم پاوڵە دەست بۆ بابەتە نابرێت خۆی ئێستا گرنگتر لە سوی بانکێکە ئوستاس تەرکیز لەسەرەوەی کە دۆناڵد ترامپ لە هەفتەی داهاتووە جیرۆم پاوڵ لە کار لابەرێ کە جیرۆم ئەتوانێت بە کۆمەڵێ مەرحەلات ئەتوانێت بۆ نمونە مودەکەی ماوەتی مودەکەی مایەتی ئەتوانێت کەیسی بۆ دروستکە شکاتی لێ ئەکاتەمان ئیدا بە دادگا بۆ نمونە خۆتە زانی نایکرێت لەگەڵ هەرچەنە کاتی خۆی هەر دۆناڵد ترامپ هێنای هەر دۆناڵد ترامپ کردی بە سەرۆکی بانکی فیدرالی دوای ئەوە کە دۆناڵد ترامپیش لەسەر حکم لاچوو سەرۆکی دوای ئەو جۆ بایدن ئەویش ئیشەکانی بەدڵ بوو دووبارە دایانایەوە ئێستا کە دۆناڵد ترامپ هاتۆتۆ دووبارە متمانی پێداوە بەڵام خەریکە ئێسانە کورسێکی لەژێر دەرێنێ لەبەرەوەی دەستکاری سوی بانکی ناکە ینی ئەو خۆی بەڕاستی لە ئەمریکایە بانقی ناوەندی هێڵی سوورە تەنانە سەرۆکیش بۆی نێتە داخلی کارەکانی کە یعنی کە کۆ ئەبنەوە ئەندامانی لیژنە قەرارە دەنسوی بانکی بەرزکەنەوەیان دایبەزێنن تەنانەت خودی دۆناڵد ترامپیش بۆی نییە تەداخلکە تەداخل ئەکا بەڕاستی دۆناڵد ترامپ قسە وەکو قسە تەداخلەکە بەڵام هیچ کاریگەریکی نییە لەسەریان بۆیە ئەم ساڵوا چاوەڕوانەکرێ یەک بۆ دوو جار زیاتر دەستکاری سوی بانکی نەکرێش بە ئاراستی کەمکردنەوە نەک بەرزکردنەوە احتیمال ئەو دووجارش ڕوونێ ئەو دووجارە گۆڕانکاری چی لە بازاردا دێنێت لەگەڵ دابەزانی سوی بانکیە نرخی زیێر بەرزە بێتەوە بۆچی ئەگەر پێت خۆش بێ ئەوە بۆ ڕوونەکەمانێ باش کاتێک بۆ منە بەڕێزت یان منیان هەر کەسێت دەفتەرێ دۆلارە با بڵین وەکو بە زمانێکی بازاری بۆ یەمە کەس تێبگا ئەی کاتە بانکەوە کاتێ ماڵین سوی بانکی لە 105 واتە ئەم پارەی تۆ ساڵانە لە 105 ئەچێتە سەر ئەگەر بێت و بانکی ناوەندی ئەمریکا ئەم سوی بانکی بکە بە لە 100 واتە سوی بانکێکە لە جیاتی ئەوەی ساڵانە 500 دلاری بچێتە سەر 100 دلاری چێتە سەر کابرا مەجبور نییە کاتێ سوی بانکی دابەزی ڕێژەی ڕبح لەسەر پارەکەی کەمی کرد ئەو پارەیە بهێڵێتەوە لە بانکە چیەکە دۆلارەکەی لە بانکەکانە سەحبەکە کەواتە ئێمە چیمان کرد دۆلارێکی زۆرمان لە بانک دەرهێنا و داخلی بازارمان کرەمە نرخی دۆلار ئەشکێنێ و لە بەرامبەریشدا و بەرهێنانەکە بۆ نمونە لە زێر لە پشکەکان لە زیو ئەو کاتەش زێر و زی و بەرزەبنەوە چکە خواستی لەسەر زیادە ساڵی 2026 لە نێو بازاڕەدارەیەەکان پێتان وایە دروستترین مامەڵە یا دروستترین وەبەرهێنان لە چیا بکرێ باشە لە ساڵی 2026 مادەم پرسیاری دراوی ئەلکترۆنی بتکۆینە لێ کردم ئەوی شەخەمە ناو مۆزوعەکەەوە بەڕاستی من پێم وایە باشترین و سەلامەترین شت ئەوەیە کە لە زێر و زیوە و بەرهێنانکی لەبەر ئەوەی ئەملەیەکە لە هەموو عالەما بەکاریە دایم بەردەستە فیزیکیان بەدەستی خۆتەوەیە پێم باشە لە ساڵی 2026 کە ئێستا لە بیداتی ساڵی 2026 و ئەمە شەمێنێتەوە پێم باشە لە زیوە زیاترەوە بەرهێنان کرێت بەڕێز هیوا عوسمان شارەزای بازاڕەدارەیەکان زۆر سپاس کردی